من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەوی سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەم ڕۆژ بۆ جارێکی تر لە شاری کەرکووکەوە پێتان دەگەینەوە لە چوارچێوەی پرۆژە خێرخوازیەکانی بەرنامەی بەخشین. دەستگای بەخشین ئەمڕۆ هاوکاری بەسەر زیاتر لە 100 کەم ئەندامی سنووری پارێزگای کەرکووک دابەش دەکات. بەناوی خۆم و کەمەندامانەوە هەژارەکانی شاری کەرکووکەوە دەستخۆشیان لێ ئەەکەم لە بەرنامەی بەخشین. هیوادارم هەموو ئەوانەی کەوا کار بەدەستن و ئەزانن بتوانن یارمەتی کەمە ئەندام بن، بتوانن یارمەتی کەمە یارمەتیان دەن، چونکە شارەکەمان بەڕاستی پێویستی کەمەندامی زۆرمان هەیە، پێویستیان بە یارمەتیەکی زۆرە، چونکە کەم ئەندام ئەگە هەر لایەنێ بێ، ئەگە هەر لایەنێک بێ، هەر قەومێک بێ، هەر زمانێک بێ، ئەو پێویستی ئەکەوێ چاوەڕێی دەستێکێتی بەزەیی هەڵیگرێتەوە. سپاسی بەرنامەی بەخشینی شەکەم ئینشەڵڵا نمونەیان زۆرە بێ و ئەمەش یەکەم جار نابێ هاوکاری هەموو کەمەندام و کەم درامەتەکان بکەن. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەین، هیوادارین هەموو کاتیار با سەرکەوتوو بن، کەناڵێکی زۆر سەرکەوتوو ئینشەڵڵا خوا لە پشتیانە بێ و سەرکەوتوو بن ئینشەڵڵا. هیوادارم هەموویان سەرکەوتوو بن، دەستخۆشیان لێگین بم کۆمەکە ئینشەڵڵا خوا لە پشتیانە بێ. خوای گەورە پایەدارتان کە کە مەعاوەق و کەمەندام یارمەتێدن. خوای گەورە پایەدارتان کە، خوای گەورە پشت و پەناتان بێ. دەستان خۆش بێ بۆ ئەم هاوکاریە، نمونەتان زۆر بێخوایە، چاوتان لە ئەندامان بێ، خێرتان بنووس. وەڵا خەڵک فەقیرە، کەم ئەندام خاسەتەن هیچی پێ ناکرێ. ئێمە زۆر سوپاسی بەخشینەکەین، ئەم هاوکاریەی بۆ کەمەندامان داناوە، بەم مانگ ڕەمەزانە مساعدەی کەمەندامان ناکەن. هیوادارم هەموو دەوڵەمەندەکانیش وەک بەخشین چاوی لە کەمەندامان بێ و ئێمەش مەمنونیان. وەڵی ئەم هاوکاریە بۆ کەمەندامان زۆر باشە، قاپێکی خێرە، خوای گەورە لیان ڕازی بێ، بەرەکەت بکاتە ڕزقیانەوە، ئێمەش گەرە مەمنونی لیان.
بسم الله الرحمن الرحيم سرتا داواکارم لەخوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعات و عیبادەتی هەموو لایەکی مانگی ڕەمەزانی پیرۆزی قبول کردبێ و هیدایەتیشمان بدا کە بتوانین ئەم چەند ڕۆژێکە ماومانە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر و زۆرتر خۆی لە خۆمان ڕازی بکەین. خۆشەویستان ئێمە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکان و کار و چالاکیەکانی دەستگای بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا وەک بڕیارمان ناو کە 300 کەم ئەندام بەسەر بکەینەوە یارمەتیان بدەین. ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە بەشێک لەو پرۆژەیە جێبەجێکەین لە شاری کەرکووکی خۆشەویست کە توانیمانە 100 کەم ئەندام کۆ بکەینەوە بە بڕی 10 میلیۆن دینار واتە بۆ هەرێکی 100,000 دینار پێشکەش بکەین و داواکارین لەخوای پەروەردگار ئەم کارانە و ئەم پرۆژانەی ئێمە و ئەم چاکانە کە ئێمە لەگەڵ خەڵکی ئەەکەین و هینی خەڵکە خوای پەروەردگار بۆیان بگەینە تێجێگەی خۆیان و خێری خێرەوەمەندان بنووسێ و ئەو کەسانێکەوە دەستگیرۆیی ئەم دەستگا و بەرنامەی ئێمەکەن خوای پەروەردگار زیاتر و زۆرتریان پێ بەخشێ ماڵ و ڕزقی حەڵاڵی زیاتریان پێ بەخشێ بە خۆشحاڵیەوە ئەم ڕۆژە شاری کەرکووک ئەو 100 کەم ئەندامە بەسەر ئەەکەینەوە داواکارین لەخوای پەروەردگار هەموو خێر و چاکە و ئیحسانی خێرەوەمەندان قبول بکە و ئەم چین و توێژەش کە ئێمە ئەمڕۆ لە خزمەتیان داین پێمان وایە شایستەترین چین و توێژن و ستەم لێکراوترین چین و توێژن لە کۆمەڵی کوردەواری و دەستژێر دەسەڵاتی ئەم هەرێمەی ئێمەدا کە هیچ ئیمتیازێک و هیچ بەخشێک و هیچ موچەیەک و هیچ چاکەیەکیان لەگەڵدا بۆ شێوەیە ناکرێکە هەمویان مستحقن و شایانی ئەوەن کەوا خەڵکی لایەن لێ بکاتەوە بۆیە داواکارم لەخوای پەروەردگار هەموو کار و چالاکیەکانمان و هەموو خێر و ئیحسانەکانی خەڵکی و خێرەوەمەندان قبول بکە ئینشاءالله بە لوتف و کەرەمی خۆی ئامین یا رب العالمین. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. دیارە لە درێژە و کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین وەکو نووسینگەی بەخشین ئەمڕۆ هەڵساین بە هاوکاریکردنی 100 خاوەن پێداویستی تایبەت. دیارە ئەو بڕەپارەی کە تەرخام کرابوو بۆیان بڕی 10 میلیۆن دینار بوو بۆ هەر تاکێک 100,000 دینارمان وەکو دیارێک پێیان بەخشی بۆەوەی لەم مانگی ڕەمەزانە ژیانێکی ئاسایی بەرنەسەر وەکو خەڵکی تر. دیارە ئەم چینەش مەغدورترین چینن لە ناو کۆمەڵگا ئێمە ئەمڕۆکو بەرنامەی بەخشین هەڵساین بە هاوکاریکردنیان بە پاڵپشتی خێرخوازان خوای گەورە پاداشی خێریان داتەوە خوای گەورە لێیان ڕازی بێ خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیانەوە ئەلێرەوە مژدەیان بەڵێنیان پێدەین تاوەکو ئەوان پاڵپشتی ئێمە بکەن بە خێر و سەدەقەکانیان دڵنیابن ئێمەش لە خزمەتکردن و ئەم کارە خزمەت گوزاریانە کۆڵ نادەین ئینشاءڵڵا پشتیوانی خوای گەورە. لێرەوە داواکەم لە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سەروەتیانەوە قەت دەستی باگیرفانی خاڵیان نەکەن ئەو خێرخوازە بەڕێزانە زۆر سوپاسیان نەکەین خوای گەورە پاداشی بە خێریان بداتەوە. سەرەتا بە خێر هاتنتانەکەم ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ بۆ خزمەتکردنی کەمەندامانی کەرکووک ئەمڕۆکە هەستاین بە دابەشکردنی ئەم بڕە هاوکاریە بۆ 100 کەم ئەندامی سنووری شارەکەت کە ئەم هاوکاریەش لەلایەن کەناڵی پەیام بەرنامەی بەخشینەوە دابین کرابوو بە سوپاسەوە و هیواداری نمونیان زۆر بێ بۆ ئەم کەمەندامانە چکە بەڕاستی ئێمە وەکو کۆمەڵی ڕۆژ کەمەندامێکی زۆر لەلامان تۆمار کراوە. ئەم کەمەندامانە چەند جۆرێکن هەندێکیان هەیە متعدد العواقن یعنی
زۆری کەمەندامەکەیان خراپەوە زۆربیان هیچ موچە و داهاتێکیان لەی شوێنێکە بۆ دابین نەکراوە بەشێکی زۆریان هەیە چارەسەریان هەیە لە دەرەوەی وڵات بەڵام بەهۆی نەداری و نەبوونیەوە ناتوانن بچن ئەو چارەسەریان بکەن بۆیە لێرەوە وەکو کۆمەڵی ڕۆژ بانگەوازمان بۆ خەڵکی خێرخواز و بۆ هەموو دەستگاکانی کەوا لە بواری خێرخوازیە کارەکەن ئەوەیەکەوە هاوکاری کەم ئەندامان بکەن چی لە ڕووی ئەوەی ئەوانکەوا چارەسەریان هەیە ڕوانەی دەرەوەی وڵاتیان بکەن بۆ چیش هاوکاری ئەوانەیان بکەن کەوا داهاتیان نییە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان وەکو کۆمەڵی ڕۆژ ئامادەین بە هەموو شێوەیەک هاوکاری هەر دەستگایەکیان هەر کەسایەتیەک بین کە بیاوێ هاوکاری کەمەندامان کە کەسەکانیان بۆ بدۆزینەوە کەوا شایانی ئەو هاوکاریان بۆ ئەوەی کەوا بگات بەدەستی ئەو کەسانی کە پێویستیانە. بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان دەگاتە هەموو شوێنێکی هەرێمی کوردستان. دوێنێ بێباوکان و هەژاران ئەمڕۆ کەمەندامانی سنووری پارێزگای کەرکووک هاوکاریان پێدرا. بە هاوکاری خێرخوازان بەرنامەی بەخشین بەردەوام دەبێت. بۆیە بەرنامەی بەخشین بەردەوام دووپاتی دەکاتەوە هاوکاری بەخشین بکەن بۆی ئەو کەمەندام و فەقیر و هەژارانە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوشێوەی هاوڵاتیەکی ئاسایی ژیان بگوزەرێنن. تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.